ئەو زوڵمەکە کەوا کوڕان ئەیکەن کچان ئەیکەن بەرامبەر دایک و باوکیان. ئەمە من باسی دەکەم بەس لەناو واقعی کۆمەڵگای خۆمان، شتێک باز ناکەم کەوا ڕووی نەداپێت. دایکێک دوێنێ تەلیفۆنی بۆم کرد، دایکێک لە دایکەکانمان دەڵێت مامۆستا ژمارەی کوڕەکەمت ئەدەمێ بەس تەنها قەناعەتی پێبێنیت بگەڕێتەوە لەگەڵم بژێت، لەبەر ئەوەی من ئافرەتێکم بە تەنیا لەو ماڵە شەوان ترسم لێ بەرز دەبێتەوە لەبەر ئەم بارودۆخەی کەرکووک ئێستاکە تایەتی. منیش وتم دایە لەبەر چی کوڕەکەت تۆی بەجێ هێشتووە؟ وتی مامۆستا من ئافرەتێکم، کوڕێک و کچێکم هەیە، ئەو کوڕ و کچەم بە خێو کرد، بێوەژنم بە هەزار دەردەسەری بە خێویانم کرد، بە خەیاتەیی بەنانکردن بۆ خەڵک کچەکەمدا بەشوو، کوڕەکەشم ژنم بۆی هێنا ماوەیەک خێزانەکەی لەگەڵ من ناحەوایەوە نەسیحەتی مەکرد، ئەموت کچم نابێ وا بکەیت و وا بکەی. هەمان کات ئەو بووکانی کەوا خەسوویان لەگەڵیانە ئەو خەسووە کەوا نەسیحەتت ئەکا حیساب کە وەکو دایکی خۆتی حیساب کە، چۆن دایکت ئامۆژگاریت ئەکا تۆش دەبێت تەقەبولی کەی، حەق بێت ناحەق بێ ئەبێ بە ئەدەب و بە ئەو پەری ڕێز و احترامە لەگەڵ خەسووتە هەڵسوکەوت کەی. ڕێزن بۆ پیاوەکەت، هەر لەبەر قەدری پیاوەکەت، هەر لەبەر خاتر پیاوەکەت، ئەگەر خوای پەروەردگاریش ناناسیت بەڵام لەبەر خاتر پیاوەکەت. دەڵێ مامۆستا ڕۆژێکیان کوڕەکەم هاتەوە هانی کوڕەکەمی ئەدا، ئەوێت کوڕەکەم دابەزیەوە خوارەوە، ئەڵێ وەڵڵاهی جونێوی وای داوە ناوێرم ئێستاکە شەرمەکەم لە پێشی تۆ ئێستاکە باسی کەم. ئەڵێ من دەسم کردە گریان پێی مۆد هەواڵەی خواتەکەم، لەبەر چی تۆ وا لە پێش خێزانەکەت سوکایەتیم پێ دەکەی؟ وتی هاتە وەڵامەوە پێمی وت ئەتکەمە قوربانی نەعلی خێزانەکەم. ئەمە ئەو پەڕی بێغیرەتیە، ئەو پەڕی بێئەدەبیە، ئەو پەڕی زوڵم مستەمە، ئەو پەڕی تۆ کەسێکی مجرمی و زاڵمی دایکت ئەکەیتە قوربانی نەعلی خێزانی خۆی بسەیکە. ئەمە کێ قبوڵێکات؟ ئەمە زوڵمە خۆشەویستان کە باران نابارێت بزانن باران بۆ نابارێت. ئەمە زوڵمە، من ناڵێم بڕۆ زوڵم لە خێزانت کە لەبەر خاتر دایکت، بەڵام دایکت تەعویز ناکرێت، خێزان تەعویز ئەکرێت بەڵام دایک تەعویز ناکرێت. بۆیە گەنجان وریابن پەنجەیە دایکتان بە هیچ کەسێک نەگۆڕنەوە. بۆیە ئەمانە هەمووی زوڵمە لە ناو کۆمەڵگای ئێمە. بۆیە پێت ئەڵێم کە وەفاتت کرد زوڵمت لەسەرا بوو، تۆ کەسێکی زیانمەندی، تۆ کەسێکی دۆڕاوی. خوای پەروەردگار لە سوورەتی تاها دەفەرمێت وەقەد خاب من حەمەلە ظولمە، ئەو کەسە زیانمەندە، ئەو کەسە دۆڕاوە کە لە ڕۆژی قیامەت زوڵم و ستەمی هەڵگرتووە.